وەکو شاندی کەنەکە کە هاتوونێتە ئێرە ئێمە لە ساڵی پار لە کۆنفرانسی لۆزان یەکێک لەو کارانەی کە کارمان لەسەر کردووە بریتیە لەوەی کە کۆنفرانسی ڕاوێژی نەتەوەیی لە پارچەکانی کوردستانە ئەنجام بدرێت بە مەبەستی یەکڕێزی بە مەبەستی یەکگوتاری بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی هەر پارچەیەک بەجیا و چۆنەتی مامەڵەکردنی پارچەیەک لەگەڵ پارچەیەشی تردا و ئەمە دواتریش ئەنجامەکان کۆ بکرێتەوە لە کۆنفرانسێکی گشتیە بۆ دانانی استراتیژێکی نیشتیمانی نەتەوەیی و چۆن کارکردنی کورد کە ئێستا دەرفەتی گەورە وەکو کارکتەرێکی سەرەکی بۆ کورداتۆتە پێشەوە و دوو بەشی کوردستان لە باشووری کوردستان قوارەیەکی دەستوری هەیە و هەمان شێوە لە ڕۆژاواش بە دیفاکتۆ خۆبەڕێوەبەری هەیە و لە بەردەم پەلامار و مەترسیایە و هەمان کاتا دەرفەتی گەورەش هەیە بۆی لەم ڕوانگەیەوە چۆن دەتوانین هاوکاری یەکتری بین